جا ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئێمە دائیمەن عمل بەم قاعیدەیە بکەین و ئەم یاسایە لە ژیانمانە جێبەجێ بکەین. زۆر گرنگە. بۆ نمونە تۆ لە مانگی ڕەمەزانە کەسێک ئەبینی ئاوە خواتەوە یا نان ئەخوا، ئاوەکو لە هەندێک لە فەیسبوک و ئەوانە بڵاو بوویەوە کە ڕسمی ئافرەتێکیان بڵاوە کردبووە مۆزەفەیە لە دائیرەیە چۆتە ژێر مێزەکەەوە، لە ژێر مێزەکە فەقیرە شتێکە خوایان ئاوە خواتەوە. ئافرەتەکە یعنی سەرپۆش و شتیشی مەزبوطە، ئیتر تەپڵ کوترا ئەمە ئافرەتە سەیکە لە ژێرۆ دزیەکە و لە ژێرۆ هینەخوا وایە عەلا ئەساس ها بە ڕۆژ و مانگی ڕەمەزانە و ئەم قسانە. طبعا ڕسمەکە ڕاستە. ئەگەر سەیری کەین تەثەبوت بالفعل ئافرەتێکی مسلمان لە ڕەمەزانە مۆزەفەیە لە دائیرەیەکە لە ژێری کورسیەکەوە یان لە ژێری مێزەکەوە لەوێ ئاوە خواتەوە، تەواو ڕاستە. بەس مەسئلەکە چییە؟ ڕوونکردنەوەی ئەوێ. ئێمە خۆمان نەزانین ئافرەت لە کاتێکە کە لە زەیسانیا بێ ئەتوانێت ڕۆژوو نەگرێ. ئێمە ئەزانین ئەگەر ئافرەت لە سوڕی مانگانەیە بێ ئەتوانێت ڕۆژوو نەگرێ. و ئەو ئافرەتە ئەو ڕسمە دەلیلی ئیمانی ئەو ئافرەتەیە، نەک دەلیلی بێ ئیمانی ئافرەتەکەیە. دەلیلی ئیمانە. ئەم ئافرەتە بسڵمانە ئەممەنە شەرمەکات لە مانگی ڕەمەزان و لە مسلمانان ئەڕاتە ژێر مێزەکەەوە حتا تۆزی ئاویشە کە حەقێکی شەرعی خۆیەتی لە ژێری مێزەکە ئەوێ بیخوا. بەڵام کەسێکی دڵ نەخۆش وێنەکەی ئەگرێت و بۆ ئەوەی بڵاوی کاتەوە. ها بینیتانە؟ یعنی ئەم قاعیدەیە چەند گرنگە. طبعا ئەوە هەندێک مسلمانیش بڵاوێ کردەوە لە کاتی خۆیان پار بوو پێرار بوو ئەو ڕسمە بڵاو بوویەوە. هەندێک لە مسلمانان ئەهلی مزگەوت ئەوانەی کە جوان لە ئیسلام تێنەگەیشتون، ئەوانەی کە لەم قاعیدەیە جوان تێنەگەیشتون ئەوانش بڵاوێ نەکردەوە. ئیتر بیریان لەوە نەکردەوە کە ئەمە عزرێکی خۆی هەیە، ئافرەتە و عزری خۆی هەیە. یان جاری وا هەیە تۆ کەسێکە بینی لە کاتی بانگە خەڵک دێ بۆ مزگەوت ئەوە ڕاتەوە بۆ ماڵ. خەڵک دێ بۆ مزگەوت ئەو دا ئەبەزێ لە سیارەکەی یان لە بازاڕەوە دێت یان لەبان ئەو جادەیەوە دێ ڕاتەوە بۆ ماڵ. خەڵک ئەو کاتە دێ بۆ مزگەوت. ئیتر طبعا ئەگەر بڵێن بالفعل وایە وایە کابرا ڕاتەوە بۆ ماڵ لە کاتی نوێژە ماڵیشی نزیکی مزگەوتەکەی. بەڵام ئەوە ڕوونکردنەوەی ئەوێ، ئەوە ڕوونکردنەوەی ئەوێ. لەوانەیە ئەو کابرایە لە سەفەرەوە هاتبێ و احتمالە ئەو کاتە نوێژی عەسر بێ. بۆ نمونە ئەو نوێژی نیوەڕۆ عەسریشی قەسر و جەمع کردێ لە ڕێگە، نوێژی لەسەر نییە، ئەتوانێ بڕاتەوە بۆ ماڵ لە کاتی بانگیشە. هیچیتیان یانی ڕوونکردنەوەکە ئاوایە. من ڕۆژێکیان پرسیاری مامۆسایەکم کرد لە یەکێک لە ئەهلی ئەو مزگەوتەی کە ئەو مامۆسایە تایە ئیمامەتیەکە و خوتبادە. ئیتر عادەت وایە ئیسا بۆ نمونە تۆ کەسێکە بینی لە مزگەوتێکی تر و دەمەتەقیەکەی پرسیارەکەی ئەڵێ مامۆسا فڵان چۆنە، دەم و باسی چۆنە. منیش پرسیارم کردوتم مامۆسا فڵان چۆنە، وتی مامۆسا بەخوا ئاوایەکی کرد. مش دڵم تۆ بڵێ منە و مامۆسایە باشە ناسم پیاوێکی چاکە. ئیتر تۆ دەستی ئەوە ئاوایە کرد دڵە باش شتێک دروست بوو. وتم چییە یعنی مەوزوعەکە بۆ ئاوایەکەکەی؟ وتی بەخوا مامۆسا بڕێ شتیان لێی بینیە. وتم چیان لێی بینیە؟ لە دڵ خۆم وتم تۆ بڵێ ئەم مامۆسایە تاوانێکی زۆر گەورەی کرد بێت و من پێی نەزانم. یعنی ڕاستیەکەی کەوتمە نەک لە بەرەوەی حەسکەم سڕی ئەو مامۆسایە بزانم، بەس پێم ناخۆش بوو ئەو قسەی ئاوا. وڵاوتی مامۆسا ڕۆژێکیان لە کاتێکان کاتم نوێژیش بووە بینیانە لە حەوشی خۆیانە لە ماڵی خۆیانە، بەڵام بینیانە نایە بە مزگەوتی تر بەرنوێژی کردێ. ڕاستیەکەی تر دڵمان گۆڕیە. ئەمەژوتم برا لەوانەیە ئەو مامۆسایە لە شوێنێکەوە هاتبێ و دەستنوێژی نەبوو بێ و حاڵەتێک ظروفێک یعنی هیچ عزرێک نایەنەوە ئیلا ئەو مامۆسا لە ماڵا بۆ کاتی نوێژ بۆ نەهاتووە بۆ نوێژی جەماعەت. یاخر لەوانەیە ئەو کاتە گەشت بێتە ماڵ، لەوانەیە ئەو کاتە گەشت بێتە ماڵ و دەست نوێژی نەبوو بێ تا ئەڕوا دەست نوێژ بگرێ ئەوانە نوێژەکە تەواوە بێ. لەوانەیە ئەو مامۆسایە نەخۆش بێ، یعنی نەخۆش بێ عزرێکی شەرعیە نەخۆشی ئەتوانێت یعنی نەیە احتیمال هەیە ناتوانێت خۆی بگرێ. حاڵەتی وا ڕووی داوە. ئەمە هەر کەسێ عزری خۆی هەیە. جا لەبەر ئەوە ئەگەر یەکی هەواڵێکی بۆ هێنان ئەبێ تەئکید کەی لە هەواڵەکەی. دوای ئەوە کە تەئکیدکە هەواڵەکە ڕاستە ئەم جار ڕوونکردنەوەش ئەبێ بگەڕێ بزانم ئەمە مەوزوعەکە چۆنە، ڕاستە ئەم هەواڵە ڕاستە. یعنی بالفعل
هەواڵەکە ڕاستە بەس دوای ئەوە بێ ڕوونکردنەوەشی ئەوێ ئەو جا تو ئەتوانی قسە لەسەر مۆزوعەکە بکەیت ئەگینا ناتوانانی قسەی لێ بکەیت و ئەبێ ئاگات لە خۆت بێ و زۆری شوریابی بەڕاستی